ئەگەر دەتەوێت تەنها بە سێ شەوی لایڤ سەروینەوەت نمرە بهێنی ئەوە لەگەڵ مامۆستا بەسام ئاسان دەخوێنی بەڵام پێش ئەوەی قسە بکەم با بێکەوە جێبدەین ئەمە لە تێکڕای سێ شەوی لایڤی پەیمانگای ئۆراسیا 90 نمرەی ڕێک لە ناو ئەسیلەی وزاری هاتەوە ئەم ڤیددیویانە شاهێدی ئەومان لۆ دەدەن و قوتابیانی ساڵانی ڕابردوو شاهدن کە ئێمە باشترینمان پێشکەش کرد لە ناو لایڤەکانی پەیمانگای ئۆراسیا کاکە نووسینەوەی مێژوو تۆمارکردنی ئەو مێژوە مەزنانە لێرە دەبێ وەک کەسی بە ئەزمون و شارەزای دەوێت لەو بوارە بۆیە منی مامۆستا بەسام ئاسان لە سێ شەوی لایڤی ئینگلیزی لەگەڵتان دەبم لە چەندی مانگ 28/6 دەکا ڕۆژی یەکشەممە کاتژمێر چەند کاتژمێر 4 با پلانەکەتان پێ بڵێ لە ڕۆژی یەکشەم کاتژمێر 4 تا کاتژمێر 6 لەگەڵتان دەبم 6 بۆ 7 پشومان دەبێ 7 بۆ 9 بەردەوام دەبین لە ڕۆژی یەکەم تەنها یونەتی یەکەم و دووەم باز دەکەین و لە ڕۆژی دواتر یونەتی 3 و 4 و 5 باز دەکەین لە کۆتا شەو و کۆتا ڕۆژماندا یونەتی شەشەم و چۆنیەتی جوابدانەوەی پاسەج و کۆمەڵک ڕێگای VIP لێ بە سەبری گوتم با کەس جێی لێ نەبی بەنهێنی بیلەکنت کۆمەڵک ڕێگای ناوازەمدانەیە بە تایبەت لە ئوقتابیانەی کە دەرچوونیان دەوێ تەبعاً سێ شەوەکەش سێ ڕۆژەکەش لە ئوقتابیانەیە کە نمرەی چەندیان دەوێ نمرەی 100 ئەو ڤیددیۆی بەپەلە لۆ هاوڕێکان بنێرە چاوەڕێی مامۆستا بەسام ئاسان